سەبارەت بەو دەوراتانی کە ئەو خولانەی کە لە هاوی ناکرێتەوە بۆ قوتابیانی بناڕەتی بێ یاخود قوتابیانی ئامادەیەکان بێ هەموو کارێکە هەنگاوێک ئەهێنرێت دوو لایانی هەیە، لایانی ئیجابی هەیە و لایانی سلبی هەیە. لایەنە ئیجابیەکەوێ هاوکارێکە بۆ قوتابیان کە بە دوواداچوونەکەنەوە بۆ بابەتەکانیان کە زیاتر هەوڵی زیاترێن و نمرەی باشتر بەدەستبێنن، بەڵام ئەم ڕێژەی کە ئەم خولانەکە ئەکرێتەوە کەمینەیەک ئەوانن کە خولیان بینیوە و دوایی نمرەیەکی بەرز بەدەزیێنن، چونکە زۆر جار لایانی سلبیەکانی زیاترە بێ بەبوونەوەی کە ئەم مناڵە ئەم قوتابێت تووشی مەلە لەکات، ئەم قوتابێت تووشی ماندووبوونەکە هەموو ڕۆژی دەورە خوێندنە، یعنی دووبارە تاوکاری خوێندنە کە لە سەرەتای ساڵەوە هەموو جارە دەست پێ ئەکاتەوە. ئەم خولانەش دووبارە ماندووی ئەکەوای لێکە شەکەتە بێ بە جۆرێ کاتی قوتابخانە ئەکرێتەوە ئامادەکاری بۆ قوتابخانەکرێت دەستەکرێت بەداوام ئەم تووشی مەلەلێکی زۆر بۆ تووشی بێتاقەتیەک و بێهیواییەک بووە، حەزی بە گوێگرتن نەماوە لە مامۆستاکان، حەزی گوێگرتنیە لە بابەتەکە، حەزی بە سەعیکردن نەماوە، بۆیە کاریگەری دەرونی لەسەر دروستەکە و کاریگەری زۆر جار جەستەیش دروستەکە کە تووشی نەخۆشی جەستەیە بێ ببوونەوەی ئەمنە ماندوو بۆ لە پێشا ئامادەکاری بۆەوە کراوە کە سەعی بکات و وانەکان بەباشی هەزم کە، بەڵام بەداخۆ زۆر جار کاریگەری لەسەر جەستەی مناڵەکە لەسەر جەستەی قوتابەکە دروستەکە و لەسەر دەرونی وای لێکە قوتابێکە لە ئامانجا لە سەرنجامە سەرکەوتو نابێت و دەرناچێ یاخود نمرەیەکی زۆر کەم ئەێنێ کە ڕۆژانە بینیمانە. لەم ماوە چەندین کەسم بینێ و کە خولی هەبوو بەردەوام لە خولەکانە بەشداری کردووە نمرەیەکی زۆر کەم هێناوە، بۆ نمونە لە 50کانە نمرەی هێناوە یاخود لە 60کانە نمرەی هێناوە کە بەداخەوە ئەمە کاریگەریەوەی کە ئەم قوتابێت تووشی مەلەل و بێتاقەتی بۆ پێشتر. ڕاستە ئەمە قوتابیان بەرەو ئامانجێکی باشە بەد ئەگەر خولەکان بەپێی کات و بەپێی گونجاندنی قوتابیەکان ڕێک بخرێ، بەڵام لە لایەکی تریشەو بۆ بە چۆن بڵێ مۆڵگەیەکی بازرگانی بۆ بەشێک لە مامۆستایان لەگەڵ ڕێزمایانی جاری وایە سێرەکان موچەکەی بەشی ناکە، زروف و ژیانی خەڵک وایلاتەوە بۆ بنێ حکوومەتی هەرێمەوە ناڕەحەتی و نەهامەتەکان زۆر بووە، بۆیە پەناباتە بەر شوێنێکی ڕێگایەکی تر بۆ پایکردنی پارێ، پایکردنی شتێک کە ماڵ و مناڵەکە زیاتر پێ ژیانێکی ئارام و فراهەمی پێ بۆ بەدەستبێنێ، بۆیە ئەمەش سێرێکی خول زۆر بووە. سێرکە هەر لە گەڕێکێکا چەندین خولەکرێتەوە، بەڕای من خولەکان یەکگیر کرایە و تەرفیهیتیا وایە تەنها خوێندن و سعیکردن نەبێ بۆ قوتابیەکان، بۆ نمونە خولی مەلەوانی لە تێکەڵ بێ، شەترەنجی تێکەڵ بێ، وەرزشی تێکەڵ بێ کە مێشی قوتابیەکە تۆزێ بجوڵێنێ، هەروەها جەستەی تەرفیهی لانی تەرفیهی بگرێتەوە کە قوتابیەکان ئیسفادەی لەکەن زیاتر ڕایان کێشە بۆ لای خۆیان. زیاترەوەی تێبینیم کردو خولەکان بۆ 12 ئامادەی زۆربەی کات بەس خوێندنە، یانی لایەنی تەرفیهەکەی بە هەموو جۆرە فەرامۆژەکرێ، بەداخەوە بە حکمەوە کە ئێمە لە وڵاتی ئێمە پۆلی 12 کراوە بە دێوەزمەیەکی زۆر ترسناک لەلایەن خوێنکاران، لەلایەن کەسوکاری خوێنکاران، لە لای خودی مامۆستاکانیش، بۆیە ئەوەی ئیحتیمامەیە بەوەی کە هەر بابەتەکان شەرحکە، بابەتەکان تەواوکە، قوتابێکە بابەتەکە هەزمکە، گوێ نادا بە لایەنی تەرفیهەکەی کە خۆی زۆر زەڕورە لایەنی تەرفیهەکەی گەشت و سەیرانی تیابێ، مەلەوانی تیابێ، ئەگە گەشتی دووریشی تیابووە ئەم قوتابی وای لێکە ڕایەکێشێ بۆ خۆی وە سەرنجی قوتابێکە بۆ بابەتەکان بۆ بەستنەوەی بابەتەکان بە واقعی ژیانی قوتابێکەوە کاریگەرێکی زیاتر و باشتری ئەبوو لەسەریان. بەدڵنیایی هەموو سیستمێک لە کوردستانە کە هێتەکایەوە کە دروست دەبێ کەم و کورتی خۆی هەیە، ڕاستە لە چاو ساڵانی ترا سیستمی پەروەدە هەوڵی زیاتری لەگەڵا دراوە و چاکسازی زۆر باشی تیاکراوە، بەڵام لەگەڵەوەشا کەم و کورتیە بێ لەبەرەوەی تا ئیسا دەوراتی زۆر باش و بە ڕێکوپێکی نەکراوەوە بۆ مامۆستاکان بە تایبەتی بۆ وانە بێژەکان کەیسەوانە بێژ زۆرە لە قوتابخانەکانە و هەروە خولی بەڕێوبەر کە زۆر زەرورە 2 ساڵ جاری 3 ساڵ جارێ خولە بکرێتەوە و خول بۆ قوتابیان لەناو خودی خوێندنگاکانە بکرێتەوە کە ئەمە کاریگەری باشتر لەسەر قوتابیان دروستەکە و هەروە هاوکارە بێ بۆ سیستم، بەڵام سیستم بەم جۆرە هێشتا کەم و کورتی خۆی هەیە و پێویستی بە دوواداچوونی زیاتر هەیە. هۆکارێکی تر لە ئاوازی سیستمی پەروەردەوەیە کە چۆن لە هاوینانە خولەکرێتەوە بۆ قوتابیان، یعنی بەڕاستی حەق و لە وەزارەتی پەروەردەوە هاوینان خول بکرێتەوە بۆ مامۆستایان، شێوازی وانەوتنەوە، شێوازی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکانە، شێوازی ڕەفتارکردنی یا هەڵسەنگاندنی قوتابیان، چۆن وا لە قوتابیکەی کە ڕۆ قوتابخانەکان هەنگاو بنێ زیاتر خۆشەویست بێ لە لای، چۆن وا لە قوتابەکان بکەی کە مامۆسایان لەلا خۆشەویست بێ، یعنی شێوازی مامەڵەکردن و ڕەفتارکردن بەڕاستی ئەمانە بە خول ئەکرێ
لە خۆ مامۆساکە ئەزمونێکی نێهێتە ناو قوتابخانەیەکەوە یاخود چەند ساڵیشە ئەزمموی لە قوتابخانەکە بەڵام خولی نەبینێ و سەبارەت بە شێوازی پەروەردەکردن شێوازی مامەڵەکردن لەگەڵ قوتابی تەنانەت شێوازی مامەڵەکردن لەگەڵ مامۆسایانی دەوروبەریە بۆیە لەسەر سیستم پێویستە کە یەکێ لە کارەکانی کە زۆر زەڕورە بیکە ئەوەیە خولکردنەوەی بۆ مامۆستایان خودی خۆیان بە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ قوتابەکان و شێوازی تەنانەت شارەزابوون لە سیستمەکە کە خۆی کاریگەریکی زۆری هەیە لە وەزارەتی پەروەردەیە زۆرێک لە مامۆستایان شارەزانین لە سیستمی پەروەردە زۆرێک لە مامۆسایان خۆیان شارەزانین لە یاساکانی پەروەردە زۆرێک لە مامۆسایان شارەزانین لەو قانون و یاسایانەی کە پارێزگاری لە مامۆستاکە لەو قانون و یاسایانی کە پارێزگاری لە قوتابیەکە ئەمانە هەمووی بە دوواداچوونی خولی ئەوێ شارەزایەکی باشێ بۆیە ئەو کەم و کورتیانە پێویستە وەزارەتی پەروەردە ئەوڕێکی چاکی لێباتەوە بەدڵێ هەموو دایک و باوکی توانێت تەشجیعی قوتابیەکەی خوێندکارەکەی خۆی بکات لە ماڵەوەکە خۆی هەوڵبات و خۆی ماندوو بێ بەبێ بچێتە خولەکانەوە بە تەشجیعکردنی بۆ نمونە بە گەشتێک بۆ دەرەوەی وڵات بە تەژێکردنی بە سەیرانێ بە تەژێکردنی بە سەردانیکردن بۆ شتانی کە ئەو مناڵە دڵخۆشەکە بۆ شتانی کە ئەو مناڵە ئومێد و هیوایەکی بۆ دروست ئەبێ دایک و باو دەتوانن ڕێگاکانی بەکاربێنە ئەو ڕێگایانەی کە خۆشەویستی خوێندن لە لای مناڵ زیاترەکە دایک و باو دەتوانێت لەو ڕێگەوە زیاتر هەوڵبات و ئەشتوانی خول نبینێت چەنەها خوێندکارێ و قوتابی هەیە لە لادەکان لە قەزاکانە دەور و خول نبینێ بەڕاستی چونکە لەوێ ئەو شتانە نییە و سێرێکی قوتابیکی زۆر سەرکەوتووە سەرونەوەتەکانێنێ یاخود توبی عامێنێ یاخود قانونێنێ ئەمە لەکوێ هێنا قوتابیە تاکید و دڵنیایی ئەوەیە کە دایک و باوکەکە هۆڵی جدیان لەگەڵایەوە و تەشجیع کراوە قوتابیە هاندراوە و هاوکاری کراوە لە کاتی سعیکردن و ئامادەکاریە بۆ خوێندنی تازە و لە کاتی خوێندنیشە خۆی هەوڵ و ماندووبوونێکی زیاتریاوە و دوورکەوتۆتە لە هۆکارەکانی سوۆسیال میدیا بە هەموو جۆرەکانی ئایپاتە موبایل لە خەتە هەرچیەکە ئەم خوێندکارە لێ دوورخراوەتەوە بۆی سێرەکی قوتابێکی سەرکەوتو ئامانزدار دەرەچێت لە ئەنجامدا بەداخەوە لە وڵاتی ئێمە هەر شتێک کە پارەمان پێیە بەلامانە زۆر بە نرخترە بەحکومێش ئەم خولانی کە ئەکرێتەوە بەلانی کەمەوە هیچی لە 400,000 و 300,000 کەمتر نەبووە یانی بۆ خولێکی دوومانگی 400,000 300,000 سەروتر بەپێی پسپۆری مامۆساکە و بەپێی لێزانی شارەزایی و دەرکەوتنی مامۆساکە بەداخەوە خولەکانیش گرانترە بن ئەمە وای کردووە ئێمەشتی پارەمان لا نرخدارترە وەک لەوەی کە لە قوتابخانەیەکی حکوومیە کاتێک قوتابەکە دەوامەکە مامۆسا لەگەڵی هەوڵەیە یعنی ئەوەی ئەو هۆکارانی کە پێویستە ئەوەی کە پێویستە و لە بەردەستە مامۆساکای خاتە بەردەستی قوتابیەکانی و هەوڵیان لەگەڵا ئایا بەڵام بەداخەو لە وڵاتی ئێمە ڕێزی قوتابخانە کەم بۆتەوە و خۆشەویستی قوتابخانە و مامۆسایان کەم بۆتەوە بۆیە ئەو ئیحتیمام و گرنگی لە خولەکانای بینین و بەدیەکەین لە قوتابخانەکانە بەدی ناکرێت پێش هەموو شتێ ئاشکردنەوەی قوتابی لەگەڵ قوتابخانەکانە بە ڕفتاری جوانی مامۆساکان بە ڕفتاری جوانی بەڕێوبەرەکان کە وەکو دایک ڕفتارکە لەگەڵ قوتابیەکانە خۆی بە دایکی مناڵەکان بزانێ پێشەوەی کە خۆی بە مامۆستا بزانێ و خۆشەویستی قوتابخانەکە لەلایەن شیرین کە قوتابی هەیە دەریش ناچێت و خراپیشە بەڵام قوتابخانەکەی خۆی زۆر خۆشەیە مامۆساکانی زۆر خۆشەیە ئەمان جامی ڕفتاری مامۆساکانی گۆڕێ و هەروەها هاندانی دایک و باوک لەولاوە هاوکارێکی باشە بۆ مامۆستایان و بۆ قوتابیەکەیان کە لە ئەنجامدا قوتابخانەکەی لەلا خۆشەویست بێجار و بەر مامۆستاکان قوتابخانەکە کارگێڕی بەڵێنی سەردان و گەشت و کۆمەڵەشت با بە قوتابیەکان و بەڵێنی دیاری و کۆمەڵەشت کە ئەبێتە هۆکار یاخود پێش بڕکێکردن لە نێوان قوتابیەکانە یاخود لە نێوان دوو قوتابخانەدا یاخود یاریکردنی وەرزشی دووگۆڵی یاخود یاری باسکە و بالە هەر یاریک بێ کە ئەبێتە هۆکار و تەشجیعکردنی قوتابیان بۆ ئەوەی زیاتر هەنگاو بنێن و بەرەو قوتابخانەکان بچنەوە.